بەخێربێن بۆ چانێڵی Learn&Explore. لە ڤیدیۆ ئەمڕۆماندا باس لە کتێبی The Adventure of Tom Sawyer ئەکەین کە نووسەرەکەی مارک توینە. مارک توین نووسەرێکی ئەمریکی و چەندین کتێبی نووسیوە و بەناوبانگترینیان The Adventure of Huckleberry Finn و ئەم کتێبەشی کتێبێکی زۆر بەناوبانگە. خۆی کتێبەکە تقریبا 250 لاپەڕابێت، بەڵام ئەم کتێبیان ئاسان کراوە و کەم کراوەتەوە بۆ چەند لاپەڕێکی کەم کە نزیکەی 40 لاپەڕەیەک ئەبێت. ئێمەش لە هەر ڤیدیۆیەکدا باسی چاپتەرێک یاخود بەشێک لە چاپتەرێک ئەکەین و تاوەکو هەموو کتێبەکە تەواوەکەین. کتێبەکە باس لە کوڕێک ئەکات کە ناوی تۆمە و لە شارێکە ئەژی یاخود لە شارۆچکەیەکە ئەژی. ئەم شارۆچکەیە نووسەر خۆی دروستی کردووە، ناوی سید پیترسبەرگە و کتێبەکەش باس لە ساڵی 1840ەکان ئەکات. ئێستاش بە چاپتەری یەکەم دەست پێیەکەین. Chapter 1 چاپتەری یەکەم Tom and the Fence. تۆم و پەرژینەکە. Fence واتە پەرژین و سەرەتا بەم شێوەیە دەست پێیەکات. تۆم ئەمە کەسێکە بانگی تۆم ئەکات. There was no answer. هیچ وەڵامێک نەبوو، مەبەست لەوەیە کە تۆم وەڵامی ئەم بانگکردنەی نەداوەتەوە. Where is that boy, Tom? واتە ئەمە کەسێک ئەم قسەکە دەڵێ ئەم کوڕە لەکوێیە تۆم، مەبەست لەوەیە تۆم لەکوێیە. Aunt Polly looked under the bed, but she only found the cat. Aunt Polly واتە پورە پۆلی. Aunt واتە Aunt Polly واتە پورە پۆلی. Looked under the bed واتە سەیری ژێر قەرەوێڵەکەی کرد یاخود سەیری ژێر سیسەمەکەی کرد. But she only found the cat. بەڵام تەنها پشیلەکەی دۆزیەوە. Tom! she cried. جارێکی تر بانگی کردەوە وتی تۆم، بەڵام ئێستا بۆمان دەرەکرد. لێرەدا کاڵێ she cried واتە هاواری کرد. cry بە مانای گریان دێت و بە مانای بانگکردنیش دێت یاخود هاوارکردن. Then she heard a noise behind her. دواتر یاخود پاشان گوێی لە دەنگێک بوو لە پشتیەوە یاخود گوێی لە دەنگەدەنگێکەوە بوو لە پشتیەوە. A small boy ran past and she stopped him with her hand. A small boy مناڵێکی بچووک یاخود کوڕێکی بچووک ran past واتە ڕای کرد and she stopped him with her hand. و ئەمیش وەستاندی بەدەستی واتە بەدەستی گرتوێتی وەستانوێتی. What are you doing, Tom? she asked. واتە چی ئەکەی تۆم؟ She asked واتە پرسیاری کرد. مەبەست لەوەیە کە پرسیاری لێ کردووە وتێتی چی ئەکەی؟ Nothing واتە هیچ. تۆمیش وەڵامی یاوەتەوە وتێتی هیچ ناکەم. Nothing. Look at your hand and your mouth. واتە هیچ. سەیری دەست و دەمت بکە. سەیری look واتە سەیر بکە. At your hand سەیری دەستت بکە. And your mouth و دەمت. I told you not to eat the jam. پێم وتیت کە مرەباکە نەخۆیت. I told you واتە پێم وتیت not to eat کە نەیخۆیت the jam واتە مرەباکە. jam واتە مرەبا. Oh, Aunt Polly, look behind you. وتی oh, پورە پۆلی سەیری پشتەوەت بکە. Look behind you واتە سەیری پشتەوەت بکە. The old lady looked and Tom ran away. The old lady واتە ئافرەتە بەتەمەنەکە looked واتە سەیری پشتەوەی کرد سەیری کرد مەبەست لە پشتەوەیە and Tom ran away. تۆمیش ڕای کرد. Aunt Polly was surprised and then she laughed. Aunt Polly واتە پورە پۆلی سەرسام بوو and then she laughed و دواتر پێکەنی. مەبەست لەوەیە لێرەدا تۆم گاڵتەی پێکردو و ویستێتی کە لی دەرباز بێت بۆیە پێیوتۆ کە سەیری پشتەوەی بکە کە کاتێک سەیری پشتەوەی کردووە تۆم ڕای کردووە. I never learn واتە هەرگیز فێر نابم. Tom always plays tricks on me and I never learn.
تۆم هەمیشە گاڵتەم پێ ئەکات و من قەت فێر نابم. I love Tom. تۆمم خۆش ئەوێت. He's my sister's child. واتە ئەو مەبەست لە تۆمە مناڵی خوشکەکەمە. Sister's child واتە مناڵی خوشکەکەم. She's dead. She's dead واتە مەبەست لەوەیە کە خوشکەکەی مردووە. She's dead واتە ئەو مردووە مەبەست لە خوشکەکەیەتی. But it's not easy to look after him. بەڵام ئەو ئاسان نییە کە بتوانیت چاودێری بکەیت مەبەست لە تۆمە. Tomorrow is Saturday. Tomorrow is Saturday واتە سبەینێ شەممەیە and there is no school و دەوام نییە و قوتابخانە نییە. But Tom must work tomorrow. بەڵام تۆم ئەبێت بەیانی ئیش بکات. Work واتە ئیش دەکات. He hates work but he must do it. ڕقی لە ئیشکردنە بەڵام ئەبێت بیکات. Hate واتە ڕقی لێ دەبێتەوە. Hates لێرەدام ئێسەی بۆ پێوەیە کە سەبجێکتەکە تاکە و ئێمە ناڕۆینە ناو گرامەرەوە تەنهاوە بۆ بیرخستنەوەیە. Tom lived in the small village of St. Petersburg with his aunt Polly, his brother Sid, and his sister Mary. واتە تۆم لە گوندێکی بچووک ئەژیا کە ناوی سیت پیترسبرگ بوو لەگەڵ پوری کە ناوی پۆلی بوو یاخود کە لێرە ئەڵێت aunt Polly واتە پورە پۆلی his brother Sid و براکەی کە ناوی Sid بوو and his sister Mary و خوشکەکەی کە ناوی Mary بوو. The summer evenings were long and in the evenings Tom liked walking around the village. واتە ئێوارەکانی هاوین درێژ بوون. The summer evenings were long. ئێوارەکانی هاوین درێژ بوون. And in the evenings و لە ئێوارەکاندا Tom liked walking around the village. Tom liked walking around the village. حەزی ئەکرد کە بە پیاسە بەناو گوندەکەدا بگەڕێت. One evening واتە ئێوارەیەک he saw a big boy in front of him. He saw a big boy in front of him. واتە کوڕێکی گەورەی بینی لە بەردەمیدا. He saw واتە بینی a big boy کوڕێکی گەورە in front of him لە بەردەمیدا. The boy was a stranger. The boy was a stranger. واتە کوڕەکە کەسێکی نامۆ بوو یاخود کەسێک بوو کە وا دیارە کە لە ئەو لادێدا نەژیاوە. Tom was surprised because he did not see new people often. Tom سەرسام بوو لەبەر ئەوەی کە ئەم خەڵکی تازە نابینێت. خەڵکی تازە نابینێت عادەتەن. This boy had very nice, expensive clothes. This boy واتە ئەم کوڕە had very nice, expensive clothes. واتە ئەم کوڕە جلەکانی زۆر جوان و گران بوون. واتە جلەکانی ئەم کوڕە زۆر جوان و گران بوون. He's got shoes, a new shirt and a tie, and it's not Sunday. واتە پێڵاوی لە پێەیە یاخود پێڵاوی پێەیە مەبەست لەوەی کە پێڵاوی لە پێەیە a new shirt و جلێکی و کراسێکی تازەی لەبەرایە and a tie و بۆینباخێکیشی بەستووە. tie واتە بۆینباخ shirt واتە کراس and it's not Sunday و شەمەش نییە. Tom thought واتە ئەم بیری لەمە کردەوە تۆم. مەبەست لەوەیە کە لە ئەم لادەی ئەوان تەنها بە یەکشەماندا خەڵک جلی تازەی لەبەر کردووە و ئەم نوع جلانی لەبەر کردووە بەڵام لە کاتێکا کە ئەو ڕۆژە یەکشەمە نەبووە بەڵام ئەم کوڕە ئەو جلانەی لەبەرا بووە. My clothes are old and ugly. جلەکانی من کۆن و ناشرینن.
my clothes واتە جلەکانم are old and ugly واتە کۆن و ناشرینن ugly واتە ناشرین. Tom looked at him and the boy looked at Tom واتە Tom سەیری کرد و کوڕەکەش سەیری تۆمی کرد. Tom did not like him. Tom خۆشی نەئەویست. Finally he said لە کۆتاییدا وتی I can beat you واتە ئەتوانم لێت بم. اینجا ڕوون بۆ لاپەڕەی دواتر. Why don't you try? said the boy. واتە بۆچی تاقی ناکەیتەوە؟ کوڕەکە ئەم قسەی پێوت. Well, I can, said Tom. واتە تۆم وتی بەڵێ ئەتوانم. No, you can't. کوڕەکە ئەم قسەی پێوتی نەخێر ناتوانیت. تۆمیش وتی Yes, I can. واتە بەڵێ ئەتوانم. There was silence. There was silence. واتە بێدەنگی هەبوو. دواوی کە ئەم قسانەی سەرەوەیان کرد بێدەنگیەک ڕوویدا. You are afraid, said the boy. واتە تۆ ترسید. کوڕەکە ئەم قسەی وت. تۆمیش وتی I am not afraid, said Tom. واتە تۆم وتی نەخێر ناترسم. من ناترسم. I am not afraid واتە ناترسم. Yes, you are. واتە بەڵێ ئەترسید. No, I'm not. نەخێر ناترسم. There was more silence. واتە بێدەنگی زیاتر هەبوو. دواتر Then Tom pushed the boy and the boy pushed Tom. واتە تۆم پاڵی بە کوڕەکەوەنا و کوڕەکەش پاڵی بە تۆمەوەنا. Soon they were on the ground. واتە دوای ماوەیەکی کەم هەردووکیان لەسەر عەرزەکە بوون. مەبەست لەوەیە کە هەردووکیان کەوتون. Soon واتە بە زوویی یاخود دوای ماوەیەکی زۆر کەم they were on the ground واتە لەسەر عەرزەکە بوون یاخود لەسەر زەویەکە بوون. مەبەست لەوەیە کە کەوتون. Tom pulled the boy's hair and hit him hard. Tom pulled the boy's hair and hit him hard. واتە Tom قژی کوڕەکەی ڕاکێشا. Pull واتە ڕاکێشان. The boy's hair واتە قژی کوڕەکە. And hit him hard. و بەسەختی لێیدا. They both fought a lot. واتە هەردووکیان زۆر شەڕیان کرد. The big boy was angry and started crying. واتە کوڕە گەورەکە the big boy واتە کوڕە گەورەکە was angry تووڕە بوو and started crying و دەستی کرد بە گریان. پێم باشە لێرەدا کۆتایی بە ئەم ڤیدۆیان بێنین و لە ڤیدۆی داهاتوودا ئەم چاپتەرە تەواو ئەکەین. تاوەکو ڤیدۆی داهاتوو چاوەڕامە بن.